بانی باش بەخێر بیت سڵاو لێ بێت بەخێر بیت باشتوانی باشی کرد زۆر بەخێر بیت خاتوێش و هاوپیشی خۆشمانە خوا بەخێر بیت سەرچاو فەرمووی زۆر بەخێر بیت سەرچاو خۆشحاڵین کە لەمان ئامادەی ئەمڕۆ زۆر بەخێر بیت سەرچاو خاتوێش و سەرەتا پێم خۆشە باسێکیەوەمان بۆ بکەیت تیدێکس مەبەست لێ چییە؟ زۆر باشە سەرەتامەوێ سەرخۆشی لە هاوکارمان بۆ کۆچە و ئەو کۆستەی کە لە هەمومان کەوت هەرچەندە بەڕاستی کاکەڵکەوت من لە نزیکەوە ئاشنایم نەبوو لەگەڵی بەڵام کەسێکی مەحبوب بوو هەر بۆی کە هەمووان بۆی خەمگێنن دیارە کە کەسێکە توانیوێتی ڕۆژانە وزەیەکی باش ببەخشێەوە هاوپیشەیانە کارەکەیمان بینیوە بێگومان سەرخۆشی لە خانەوادەی لە کەسوکاری و لە هاوپیشەکانی لە دەستگاکە هەروە لە هەموو ڕۆژنامە نووسانی کوردستان ئینشاءڵڵا جێگای بەهەش بێ. لانەخان تیدێکس بێگومان پرۆژەیەکە کە ئەو کەسانی کە توانیویانە گۆڕانکاریە بکەن شتێک بە مرۆڤایەتی ببەخشن و شتێکی جیاواز بکەن ئەو کەسانی کە لە سفرەوە دەستیان پێکردووە و چیرۆکی ئیلهام بەخش و کاریگەریان هەیە ئەتوانن بێن لەسەر ستەیجی تیدێکس باسیکەن. تیدێکس یەکەم جار لە ساڵی 1984 لە کالیفۆرنیا دەستی پێکردووە ئەو کاتێک کە پرۆژەکە کرا و زانیویانە دەنگدانەوەی زۆر باشی هەیە لە وڵاتانی ترش داواکراوە کە ئەو پرۆژێ بکرێ بۆیە بە مۆڵەت هەندێک لە وڵاتەکان بە تایبەت لە دوای ساڵی نەوەکانەوە دوای ئەوەی کە مۆڵەت لە تیدی ینی ئەسڵێکە وەرەگریت ئەتوانی تۆش لە وڵاتەکەی خۆت بەڵام کۆمەڵێک یاسا و ڕێسای هەیە ئەبێ لەو بنەمایانە لا نەدەیت. باشە بۆ ئامادەکردنی ئەوەی کام جارە بە خۆشحاڵی و ئاڵم کەوەی کە دوای ئەوەی پارێزگای هەڵەبجات بووە پارێزگا وە بووە خاوەنی ئەوەی کە کۆمەڵێک پرۆژە کۆمەڵێک بابەتی گرنگ لە هەڵەبجای ئەنجام بدرێت ئەم جارە دڵخۆشین کە تیدێکس لەوێ ئەنجامەدرێ و بەهرەمەندەکانی هەڵەبجە و ئەچنە سەر ستەیج و وەسپیکەرەکان هەمویان خەڵکی هەڵەبجە و چواردەوری هەڵەبجان پلانەکان چۆن داڕێژراوە و چۆن بەرنامە ڕێژی کراوە پێمان خۆشە پێمان بڵێ ئەو لیژنە تایبەتانی کە دانراون چۆن ئەتوانن بە شێوازێکی باش ئەم بابەتە بەڕێوە بەرن و کاری لەسەر بکەن. باش بێگومانێ مامە دووەم جارەکە تیدێکس لە هەڵەبجە ئەنجامین بۆ هەڵەبجەمان هەڵبژارد لە بەرەوەی هەڵەبجە زامێکی زۆر قوڵی هەیە هەمومانە زانین وە ساڵانێکی زۆرە کاتێک یادی هەڵەبجاکرێتەوە ئەبینین کە زیاتر بەلایەنە تراژیدەکەی ئێمە یادەکاکەینەوە ئێمە ویستمان هەڵەبجا لەو لایەنە تراژیدە بێرینە دەرەوە بڵێن گەنجانێکی زۆر لە هەڵەبجە هەن توانای زۆر باشیان هەیە ئەتوانن بێن تواناکانیان ینی پەرە پێ بدەن چۆن ئێمە وا بکەین گەنجەکان لە هەڵەبجەیە تواناکانیان پەرە پێ بدەن ئەتوانین تیدێکس بەشێک بێ لەو پرۆژەیە کە ئێمە تەنها تیدێکسمان ینی پلانەکە ئێمە درێژخایەنە چۆن ئیشمان لەسەر کردووە ئەگەر باسی ئەم ساڵ بکەم بێگومان پێشتر چون دیراسەیەکی زۆر ورد کراوە کەسانی زۆر پسپۆر لەناو تیدێکسا ئیشەکەن کە زۆر بەیانیانی مامۆسای زانکۆ و کەسانێکن کە ساڵانێکی زۆر ئەزممویان هەیە لە کارکردن بە تایبەت لەگەڵ گەنجان دیراسێکی وردمان کردو چون بزانین هەڵەبجە پێویستی بە چییە ئەو کلێنانە چییە کە ئێمە توانین لە ڕێی تیدێکسەوە بۆ گەنجەکانی هەڵەبجەی پڕ بکەینەوە بۆ نمونە لە زانکۆیە چ شتێ بکرێ بۆی خوێندکارەکان گرۆتینێکی زیاتریان هەبێت بۆ ئەوەی ینی پەرە بە خوێندن بدەن چی بکرێ ئەوەی کە خوێندن بۆ تەڕۆتینێک کە زۆر بە ئەگەرانی لە خوێندکارەکان بپرسی حتا ینی مەرحەلی زانکۆش زۆربەی بێزارانی بێزارێکی پێوە دیارە پێی وایە کە ئەگەر زانکۆش تاوا کات ئەم هیچ مستەقبلێکی نییە بەڵام ئێمە کەسانێکمان بۆ هێناون لەوێ کە چیرۆکەکان ئیلهام بەخشە و ئەتوانن وا لە گەنجەکان بکەن خەونەکەیان پەرە پێ بدەن وا لە گەنجەکان کە منیش کەسێکم بۆ نمونەیەکێک هەیەکە بۆ نمونە هونەرمەند هەڵوێست کەسێکە کە ینی چیرۆکەکەی زۆر زۆر سەرنجڕاکێشە ئەسڵەن لە ڕاکردنەکە ینی احتیمال پێداویستی تایبەتی تیا بەڵێ بە دڵنیایی ینی کۆمەڵێک چیرۆکی زۆر کاریگەرمان هەبووە ئەمە چی لە گەنجەکەوا لەو گەنجاناکات کە بڵێ ئەکرێتەوە لە سفرەوە دەست پێ بکەی ئەکرێت لە ژینگەیەکی وەکو هەڵەبجە بتوانی ببی بە کەسێکی پرۆفشناڵ و نێودەوڵەتی بۆنە بۆیە ئێمە وا کارمان لەسەر کردو و لیژنەکان هەرێکیان تایبەتمەندی خۆی هەیە و بە ئەمانەتەوە منەیڵم ئەو دووجارە ئێمە ینی کۆمەڵێک کەسی خۆبەخشین لە هەڵەبجەیە کارەکەین
ینی زۆر ینی کەسانێکن کە من خۆم پێیان سەرسامم ئەوەندە بەدڵ سۆزی کارەکەن ڕاستە هەندێکیان خەڵکی هەڵەبجەن ینی برینی هەڵەبجە لە جەستەیان هەیە لە ڕوحیان هەیە لە دەرونیان هەیە بەڵام ئێمە چەند کەسێکی شەین کە ڕاستی خەڵکی هەڵەبجەنین بەڵام هەمان خۆشەویستیمان بۆ هەڵەبجە هەیە سوپاس دەکەم و سوپاس بەخوا توانیمانە لە 2023 توانیمانیانی شتێ بکەین کە شانازی پێ بکەین دەستان خۆش بەماندونە بن خاتوێش تیدێک زانیمان چێ بەڵام ئەم ئاشتێ بۆ خراوەتە پاڵ تیدێکس بەڵێ وەکوتم هەڵەبجە هەر کاتی ئێمە وشەی هەڵەبجەیە بە گوێمانە ینی برینێکێتەوە خەیاڵمان زامێکێتەوە خەیاڵمان بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر سێری ئەو لایەنانەکەی کە لە هەڵەبجەیە ژیاون پێکەوژیانێکی زۆر جوان هەیە کۆمەڵک قەومیەتی تایە کۆمەڵک پێکهاتی تایە لە هەڵەبجەیە بەڵام زۆر برایەن و بە ئاشتی پێکۆژیاون باشە ئەمە بەشێکە بەشێکی تریش چۆن وا بکەین ئەو زامە بکەین بە ئاشتی چۆن وای لێ بکەین هەڵەبجە ئاشت بکەینەوە لە جیاتی ئێوە ئەوەی کە بێ ئێمە بین ئەم خەمە ئەم زامە ساڵ بە ساڵ زیاتر ئەوە بکەین قوڵ بکەینەوە چۆن بین نەخێت بکەین بە پێژەیەک و پێی سەرکەوین ئێمە ناڵێن هیچ باسی ئەو کیمیا بارانە ناکەین باسی زامەکە ناکەین ئەمە لە جێ خۆی بەڵام چی بکرێت زۆر ڕاستە چی بکرێت کە کاریگەری هەبێت باشە ئەو سپیکەرانی کە قساکەن لە تیدێکسا مەرجە هەمویان خەڵکی هەڵەبجە بن یاخود نەخێر ئەگەر خەڵکی شار و شارۆچەکانی تریش بن بەڵام ئەو بەرزی و نوشێوەی کە لە ژیانیانە بۆ بەڵام ئێستا گەیشتونەتە ئاستێک کە بتوان خزمەتە و کۆمەلگا بکەن ئەتوان بێن لەویا قسە بکەن ڕاستەکەی یەکێک لە یاساکان ئەوەیە لە کۆمەلگەکە و بۆ کۆمەلگەکە ینی ئەبێ خەڵکی ئەو شوێنە بێت بەڵام ئێمە ینی یەک دوو سپیکەر پێمان وایە کە کێشە نییە لەبەرەوەی وەکو تۆتت لە زۆر شوێنی کوردستان هەیە کە چیرۆکی زۆر سەرنجڕاکێش و کاریگەر هەیە بەڵام هەوڵماندا و زۆربەی سپیکەرەکان خەڵکی هەڵەبجە بن ئەوە زۆر باشە دەستان خۆش بێت لەوەی کە ئەمە بەڕاستی پامێکی زۆر گرنگی خاڵێکی زۆر گرنگت باس کرد ئەویش گەنجانە ینی هەمیشە کار لەسەرەوە کرێت توانە و بەهرەی گەنجان بخرێتە ڕووجا تۆ لەوەی ئێستا لەو منیش لەگەڵ جەنابتان هاوڕام چکرد چۆرە زانکۆوار خوێنکارێک بگرە ئەگەر تۆزی هەوڵیش ناڵێ خۆ من دانامەزرێن بۆچی هەوڵ بم کە توانە و بارەیەکی لانە بەڕاستی زۆر جوانی تێ ینی بۆ نمونە چەندین جار خاتوێش و ئێمە خوێنکارمان بان کردووە تێرە دانەمەزراوە بەڵام خۆی پرۆژەیەکی لە ماڵەکەی خۆیان دروست کرد و بارەیەکی جوانی وەسیرەکەم پرۆژەی ینی کچێک هاتە بوو لە بازیان دانیشێ پرۆژەیەکی لە ژوورێکی ماڵەکەیان دروست کرد بوو قارچکی پێگەیان باشە وای لاتە بوو کۆمپانیاک بانی کا بتوانێت پرۆژەی بۆ گەورە دەرکە یعنی چەندی بەهرەمەندی کەمان هەیە لە دوای ئەوەی کە ئێوە ئەو سپیکەرانە بانکەن تا چەند ئێوە لەگەڵیانە گفتوگۆتان کردووە کە توانای خۆیان ڕاستەمە توانایەکی جوانە بەڵام ببنە هۆکارێک یاخود ببنە ئەها ئێمە چۆنەڵین ببێتە قسەکەرێکی وا کە گەرگەنجێک لێ دانیشتە بوورەی نەما بوو ئەو رێ بەخۆی بەستێ تا چەند ئەم گفتوگویانە هەیە لە کاکسەرکۆ وتم ئێمە ئەم جەماعەتی کە کارەکەین لە تیدێکسا پرۆژەکەمان درێژخایەنە چەندها لە تیدێکس خۆی نابینێتەوە کۆمەڵێک پلانی زۆر باشمان هەیە درێژخایەن کە ئینشاڵڵا ئەتوانین زۆر باش ئیش لەسەر هەڵەبجە بکەین یەکێک لەو پۆینتانە ئەوەیە کە ئێمە وا لە گەنج بکەین بگات بە خەونەکانی و ئێمە وەسیلەیەک بین بۆ ئەوەی ئەو گەنجێک کە خاون بەهرەیە بگەێنین بەو شوێنەی کە ئەتوانێ هاوکاری بکات چۆن ئەتوانن ئەمە بکەن خاتوێش زۆر باشە هەر لە پرۆژەی تیدێکسا ئێمە چەند بوزێکمان داناوە ئەو لایەنانی کە یەن ئەو بوسە وەرەگرن لە ئێمە کۆمپانیایە خاوەنکارە یان هەر ڕێکخراوێکە ئەو مەرجی ئێمە بۆ ئەوەی کە ئەو لەوێ حزوری هەبێت و بێ بەرامبەر چکە خۆتە زانی لامو دنیاە دانانی ئەو بوسە بە بەرامبەرە بێ بەرامبەر ئەوەیە کە ئەو گەنجانی کە بەهرەمەندن ئەو گەنجانی کە پرۆژیان هەیە ئەمان بێن دەعمیان کەن دەستیان بگرن تا ئەیانگەێنن بۆ شتی کە ئەیانەوێت کارێکی زۆر زۆر باش بێتە پردێکی باش بەڕاستی کە تۆ لەوانێ گەنجێکی بارەمەند بێ لە شوێنێکی هەڵەبجە دوورە دەست نتوانێت پەیوەندی بە کۆمپانیایەکە بکە بەڵام ئەمان کارەکەم دەستان خۆش بێ بەڕاستی بێژگە لەوە شار ئەتوانین لەگەڵ سپیکەرەکانە کۆنتاکسمان دروستە حتا بۆ 2023 کاکشوان ئاتۆف لە لامان سپیکەر بوو بەڕاستی زۆر هاوکار بوو تی من لێرەوە ئامادەم هەر گەنجێک بێوێ پرۆژەی هەبێ من تا ئەگاتەمە بەست دەستیەگرم زۆربەی سپیکەرەکان ینی لە پشتی ستەیجیش لە دوای تیدێکسیش ئێمە واز نایێنین بەڕاستی لەگەڵیانین بەردەوام کۆنتاکتیان پێواکەین خۆیان کۆنتاکتمان پێواکەن و
هەشتێکیان پێویست بێ ئێمە وەکو ستافی تیدێکس لە خزمەتی گەنجی هەڵەبجە و هەرێمی زۆر کوردستان. باشە خاتوێش و بێگومان لە قۆناغی ئامادەکاریەکان بۆ بەڕێوە چوونی دۆمین تیدێکس کە بەڕێوە ئەچێت دڵنیام ژمارەیەکی زۆر لە گەنجان هاتوون بۆی کە بیانێت چیرۆکی سەرکەوتنەکانی خۆیان لە ڕێگای تیدێکس بۆ ئاشتی لە هەڵەبجە بگێڕنەوە. ئێوە چ مەرج و پێوەرێکتان هەبوو یاخود چۆن لەناو ئەو هەموو گەنجانەیە چەند گەنجێکتان هەڵبژاردۆ کە بتوانن بێن چیرۆکی سەرکەوتنەکانی خۆیان پێشکەش بکەن لەوەیە؟ بەڵێ بێگومان ینی هەڵبژاردنەکە ئاسان نابێت وەکو تۆش ئاماژەت پێکردلانەخانیانی گەنجێکی زۆر ئەوێ چیرۆکی سەرکەوتنەکانی بگەێنێ و ئەگەر لە دەستی منابێ حەزەکەم هەر هەمیان بێنە سەر ستەیج بەڵام تیدێکسیش کۆمەڵە یاسای خۆی هەیە ینی ژمارەی سپیکەرەکان دیاری کراوە بەڵام ئێمە هەموو ساڵێک ئینشاڵڵا بەردەوامە بین و بەڵێن سپیکەرن ئەم ساڵ ئێستا 11 سپیکەرن باشە 5 خانممان هەیە لەگەڵ 8 پیاو. زۆر چاکە. ئێوە زۆر کات هەوڵین ینی بۆ نمونە ئێمە ئەڵێ ئەمانەی کە کەسی نمونەین بۆی نمونەی جوان پیشان بن لە هەموو بوارەکانە ئەتوانن بۆ نمونە خوێنکارێکی سەرکەوتووە بۆ نمونە کەسێکە لەوانەیە بەهرەیەکی جوانی هەبێت لە هونەرە بۆ نمونە کەسێکەیە لەوانەیە لە هیچۆ ئەڵێ هیچم نەبووە بەڵام هاتوون پرۆژێکم دانا و ئێستا پرۆژەکەم گەورە بووە و چەندین کەسیش بەوەی منەوە سوودمەند بووە یعنی لە کوی گشتیەکانە گشتگیرە بۆ هەموو بابەتەکانە بێت بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە ینی نزیکەی زیاد لە 6 مانگە مە خەریکێن زۆر بۆردی ئیشمان لەسەرەوە کردووە چۆن بتوانین بۆ نمونە بۆ خوێندکاران بۆ نمونە بۆ کەسانی کە بیرۆکەی داهێنەرانیان هەیە لە بواری بزنس هەموو بۆعدێکمان گرتوێتەوە ینی هیچ بوارێکمان نێشتێتەوە کە ئەم 11 سپیکەرە هەرێکیان بواری خۆی هەرێکیان بەپێی اختصاصی خۆی بێگومان گەنجێکمان هەیە کە چیرۆکەکەی بۆ سەرنجڕاکێشە بێگومان بۆ ئەو خوێندکارانی کە یان حزوریانە بێت لە تیدێکس زۆر سەرنجڕاکێشە بێ دڵنیام لەوەی کە ئەم چیرۆکانە کاریگەری لەسەر دڵ و مشکیشیان دروستەکات ینی کە لە پرۆژی تیدێکس ئەچنە دەرەوە دڵنیان بە بیرکردنەوەیکی نوێەوە چنە دەرەوە زۆر ئیلهام بەخشە بێ بۆیان ئێکە لەوانە کوڕێکە کە لەسەر سینی بنیشتی کوردی فرۆشتووە یعنی دوایەوەی چەند جارێک ناومێت کراوە ئێستا خۆشبەختانە خاوەنی کۆمپانیایەکە و لە زۆربەی وڵاتە عەرەبیەکانەوە بنیشتەکەی ئەم ینی ئەچێت بۆ ئەوان و هەناردەیەکات بێگومان گوێگرتن لەم جۆرە چیرۆکانە هەندانێکی باشەوێت بۆ گەنجان بۆی کە بتوانن بێنە ناو بازاڕی کارەوە و نەترسن یاخۆ سڵ نەکەنەوە لەو بابەتانە خاتوێش و کێن ئەوانەی کە ئەتوانن بێن گوێ بگرن لە چیرۆکی سەرکەوتنی ئەو سپیکەرانی کە ئێوە هەڵتان بژاردوون. ئێمە بۆ 2023 لەگەڵ زۆربەی زانکۆکان من خۆم ئەو کۆنتاکتم دروست کرده بوو خوێندکارانمان بان کرد بۆ ئەم ساڵیش هەروایە زیاتر خوێندکارانن چونکە پێم وایە هەمومان پێویستمان بەهاندانە خوێندکاران بۆ نمونە زیاتر فۆکس خانە سەر خوێندکار کە بتوانێت گوێ بگرێت لە خوێندکاری زانکۆ بێگومان لەبەرەوەی لەو قۆناغی ژیانە ئێمە پێویستمان بە بنیادنانە هێشتا هەوێکەیان ینی یەکلانە بۆتەوە هێشتا ینی بە دیاری کراوی نازانێت ئەتوانێت بیکایان ناتوانێت من بەڕەهای باسی ناکەم بەڵام زۆر بەمان ئەو مەرحەلەمان تێپەڕان و ئەزانین کە ینی هێشتا تۆ ناتوانی دنیابینیەکەت زۆر تیژ بێت نازانی کە بزڵبت ئەو شتێک کە لە خەیاڵتای خەونەکەت ئەتوانی بیکەیاننا بەس کە تۆیت شتێک ینی پیشانی ئەیت و ئەتوانێت لەمسی ئەم شتە بکات لە بەرچاوێتی و کەسێکی کاریگەرە بۆ نمونە یەکێکی وەکو هونەرمەند هەڵوێست یاخود کاک هەڵوێستی کە هەمومان بینیمانە ڤیدۆکانە کار لەسەر هەندێک هەواڵی سەرنجڕاکێش ئەکات دکتۆر هەڵوێست ئەمانە هەمووی دکتۆر هەڵوێست پێیانەڵێ کە من چۆن لەسەرەوە دەستم پێ کردووە منیش وەکو تۆ مناڵێک بووم و لە هەڵەبجە خوێندومە تاوای خۆناغەکانی خوێندنم لە هەڵەبجە تاو کردو بۆ ئێستا ئەتوانم ئەوە بە پرۆفشناڵی ئیش بکەم هەمان کەسم وەکو تۆ پێی ئەڵە تەکنیکەکەی پیشانەیە دکتۆر هەڵوێست بەچی بوو بەم کوڕە یان بارینێک کە تەمەنی 18 ساڵە بەچی توانی ئەوەندە پلەی باش ببڕێ ئێستا ینی لەسەر ئاسینێ و دەوڵەتی ناسراوە باشە خۆی ئەمە بابەتانە زۆر زۆر گرنگنەوە ئەوەی جێگەی دڵخۆشیشە هەموو ئەو لیژنانەی کە داشیان ناون هەمووی کەسانی ئەکاتمین لەسەر ئاستی زانکۆکان و ئەو کەسانیان داناوە کامی ڕۆحی گەنجن کە بتوانن بە شازە لە شازەکان سوود لەم بابەت وەرگرن بەڵام دڵخۆشین کە ئەمە سەرتاش باست کرد کە ئەمە دووەمین جارە لە هەڵەبجەیە لەوانەیە سە پرسیاری هاوڵاتیان بێت لەوانێ من پێویست کات بچێتە دەڤەری ڕاپەڕین پێویست کات لە ناوچەیەکی تری هەرێمی کوردستانە بتوانین ئێمە ئەوێش بەهرەمەندەکانیان زۆر زۆرە بۆ نمونە بوون بچێتە کەرکووک
بۆ نمونە بچێتە یەکێک لە شارەکانی تر لەوانەیە لەوێش کۆمەڵە بەهرەمەندی کەمانە بێت ڕاستی و پلانەکەتان درێژخایەنە بەڵام دووجار لە هەڵەبجە بۆچی ئەتانوێت لەسەرەوەی کە هەڵەبجە بۆتە پارێزگا و ئەیانەوێت زیاتر دەرگاکان بکەنەوە یاخود هۆکاری کچی لە پشتیەوەی بەڵێ کاکسەرکۆ دڵنیام بەڕێستان تۆش و لانەخانیش سەردانی هەڵەبجەتان کردەوە ئەگەر دیقەت بەی هەندێک ماندوو بوون بە گەنجەکانەوە دیارە ڕاستە یعنی هەست ئەەکەی خۆیان بە مەغدورە زانن ئەم بیرکردنەوەیان تیا هەیە ڕەنگە ناقیشیان نەبێت هەرچەندە کارکراوە بەڕاستی لە زۆر شوێنی تر داوامان لێکراوە لە دەبەری ڕاپەڕین لە زۆر شوێنی تر ئینشاءالله ئێمە پلانەکانمان درێژخایەنە لە ئەوێش ئینشاءالله لە ڕانیا لە کەرکووک هەتا ئێمە ئیجازی پرۆژەکەمان بۆ سلێمانیش وەرگرت بەڵام شتێک هاتە پێشەوە کە نەمانتوانی بەڵام ئینشاءالله ئێمە بەردەوامە بین بۆنە ئێمە خۆمان بە خزمەتکاری ئەم گەنجانە بینین بتوانین شتێ بکەین بۆ ئەو گەنجە ماندووانە کە بەڕاستی لە هەموو بوعدێکەوە ماندوون ئەوە دڵخۆشمانەکات و لێرەوە ئەمێ بەڕاستی دەستخۆشی لە بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان بکەم کە لە ساڵی 2023 لە ئێستاشدا ینی بەڕاستی بەتاڵەتی پاڵپشتی ئێمە بووە و بەڕوحێتێکی گەنجانەوە حتا جوێنە کۆبوونەوەیەکمان هەبوو لە هەڵەبجە لەگەڵ کاقوبات ئێمە وەکو تیمی تیدێکس کۆمەڵێک پێشنیاریانە بەڕاستی زۆر توانیمان ئیسفادەی لێ بکەین ینی وەکو یەکێک لە تیمەکە تەعامولەکە بۆ نمونە ئەگەر شتێک لە جێی خۆی نەبێ ئەڵێ ئەبێ پێویستە ئەم شتە چابێ چونکە بەڕاستی بەشەکە لە تیمەکە و زۆر ینی من بە ئامانەت و ئەم شتاڵم کاک قوبات زۆر دڵسۆزی گەنجانە بە تایبەت بۆ هەڵەبجەیانی نایگەڕێنێتەوە ڕەنگە زۆر پرۆژە بچێتە بەردەستیان بەڵام هەر کاتی ئێمە بۆ هەڵەبجە قسەمان لەگەڵ کردو نەیگەڕانەوە توێتی بۆ هەڵەبجە دەستکراوە بن جا هەر شتێک بۆ خزمەتی بەتایبەت گەنجان بێ دڵنیام بەڕێز قوبات تاڵەبانی نەیگەڕێنێتەوە چونکە میشەوە بەردەوام پاڵپشتێکی تاوی گەنجان بۆ بەڕاستی مشایەتی بۆ شتای جیاوازەکانە خاتوێش و ئەگەر خوێندکارێک باست لەوە کردوتە گوێگران بەتایبەتر خوێندکارانی زانکۆن ئەوانی کە ئامادا بن گوێ لە چیرۆکی سەرکەوتنی سپیکەرەکانەگرن ئەگەر گەنجێک خوێندکارێک لە زانکۆیەکی ڕافەڕین بێ و هەر بە نمونە وەرگرین بیەوێت ئێوە پاڵپشتی بکەن هاوکاری لە ئێوە وەرگری یاخۆ سپیکەرەکان دەستی ئەم گەنجە بگرن کە پرۆژەیەکی هەبێت بۆی کە پرۆژەکەی بخاتە سەرکار ئاسایی هاوکاری ئەمانە ئەکەن یاخود نەخێر ئەبێ ئەو گەنجە بەس خەڵکی هەڵەبجە بێ زۆر چۆنە ئێمە لە هەریریش خوێندکار هەیە کە ئامادەی پرۆژەکە بێت لە هەموو هەرێمی کوردستان من خۆم 2023 ینی باوەڕکە لەو پەڕی کوردستان پەیوەندیم پێواکرا و بە خۆشحاڵێمان و دوێرن لە سەرچاومان بۆنە مادەم ئەو گرۆتینەیتیا هەیە خوێندکارێک کە لەو سەری کوردستان ئەوێ بێت ئامادەی هەبێت کە ینی حتای من بە پازیم پاری پاسەکە بە قەرز وەرەگرم بەس ئەوەندە ئەو گروتینەی تایە کە بێ بزانێ ئەم چیرۆکە ئیلهام بەخشانە چییە من چۆن بتوانم وەکو ئەو بکەم ئێمە چۆن قوبڵیان نەکەین بەڵام یەکشیشمان لەبیر نەچێ ینی وەکوتم کۆمەڵێک یاسا لە تیدێکسا هەیە پێویستە ئەو کەسانی کە لەوێ بەشدارن مەحدودە چەند کەس بن و بە زۆری بەڕاستی ئێمە ئەفزەڵەتمانیاوە بە خوێندکارانی زانکۆی هەڵەبجە لەو بابەتەیە بەڵام لە شوێنەکانی تریش ڕەتوان نەکردوەوە خۆبەخشی زۆریشمان هەیە خاتوێش و ئەو سپیکەرانی کە لەوێ ئامادا بن تەنها بەس قسە ئەکەن و ئەو بابەتی خۆیان باسەکەن یاخود پرۆژەشیان هەیە بیرۆکەی نوێ بن بە گەنجان بۆ نمونە لەوانەیە لە چەندین بواری جیهازە یەکێ لەوانە های من دڵخۆشم بەڕاستی کە دوێنێک زانیاریم لەسەر ئەم بابەتۆ گرکەڵین خاوەن پێداویستی تایبەتە یعنی ئەمە وورەیەکی ترە بۆ ئەو کەسانی کە لەوانەیە بەهرەیان لە کەسی ئاسایش باشتر بێت یعنی بیرۆکەی باشیان پێیە بەرهەمیان پێیە کە بتوانن پێشکەشیکەن چکە تۆڵی کە تیدێکسە ئەنجامێم ئەبێ لێکەوتەیەکی ئەبێ ئەبێ پرۆژەیەکی ئەبێ ئێوە کارەکەن بەڵێ بەدڵنیای ئەو سپیشێک کە بۆیان دەستیشان کراوە بێگومان ڕەنگە ئێمە لە دەدەقەیە ببینین ئەم سپیکەرە قسەکانی خۆیەکە بەزۆکوتم ئێمە 6 مانگە خەریکین لەم دەدەقەیە ئەبێ کۆمەڵێک شتی تیابێت کە تیدێکس خۆی دەستنیشانی کردووە یەکێ لەو شتانە چیرۆکە کە سەرنجڕاکێش بێ کەسەکە لە سفرەوە دەستی پێکرد بێ و زۆر کاریگەر بێ و لە دوای تاوکردنی سپیچەکەی پێویستە شتێک لە دڵ و مێشکی منابگۆڕێ هەر ئەمە خۆی ئەوەیە کە ئەیگەێنێ بە گەنجەکان هەر ئەمەوەیە کە پێشکەشی گەنجەکانی کات وا لە گەنجەکە کات شەرنێ بە فیزیکی بەدەستی بگرێ چکە هەموو شتێک خۆمان هەمووان نەزانین ئەوەی کە دەستپێکا لە ناوە دەست پێکات ڕاستە بۆ نمونە فڕۆکێک کە دروست کراوە کەسی کۆ تۆ بیری کردوەوە دوای کردوەتی بە فیزیکی دوای کراوە بە فڕۆکەکە بەڵام ئەوەی کە گرنگە ئەمەیە
ئەم پرۆگرامەیە ئێمە کارەسەر ئەو پرۆگراماکەین باشە کە ئەم ساڵ دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی تیدێکس ئاشتی لە هەڵەبجە کە بەڕێواچی دووەم ساڵێتی لە یەکەم کۆنفرانسە چه فیدباکێکتان هەبوو چۆن توانیتان یاخود دەرئەنجامی بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە چی بوو ئایا بیر و هزری گەنجانتان توانی بگۆڕن هیچ گەنجێک هەبوو کە لە ڕێگای گوێگرتن لە سپیکەرەکانەوە توانێت ئەو ترسی کە لە لای دروست بوو یاخود ئەو ڕەشببینی کە لە ناخیا هەبوو بەرامبەر بەکارکردن لە کوردستان بەگشتی لای نەمێنێت بەڵێ بەدڵنیاییەوە خۆشبەختانە یەکە بشێت لە دوای تەوابوونی تیدێکسی یەکەم لە هەڵەبجە تیدێکس ئاشتی فیدباکێکی زۆر باشمان بۆهاتەوە بە تایبەت لەلایەن خەڵکی هەڵەبجە زۆر داوایان لێکردین کە بەردەوام بین لە پرۆژەی ترا هاوکاری هەڵەبجە بین کارەکان زۆر بە پرۆفشناڵە بینی گەنجەکان باوەڕکە یعنی کە من ئەو گەنجانە ببینی لێ ئەوەندە بەگڕوتین ئەوەندە بە دڵخۆشی یعنی هەموو هەستەکانە خستبۆ ئیش گویان لە سپیکەرەکانە گرت ئەمە خۆی بۆ خۆی ینی دڵنیا بەلەوەی کە کاریگەری بێ و بەڵێ بە دڵنیاییەوە زۆرێک لە گەنجەکان پەیوەندیان پێوە کردوین ئێمە لەگەڵ سەرۆکی ینی سەرۆکاتی زانکۆی هەڵەبجە قسەمان کرد کاگرێبی لە مجارەمە باسەکاڵێ بزانە تیدێکسی پێشووتر چ کاریگەریکی دروست کردووە ینی خۆمان هەمووانە زین خوێندکار بووین زۆر تااقەتی ئەویان نێر لە هەندێک پرۆژەیە بۆ نمونە کە فۆرمێکیان بۆ نێرێ ئەڵە بۆ نمونە 20 کەس 30 کەس لە تاوای خوێندکارەکان پڕێکاتەوە ئەم ینی پێم وابێ نەگەیشت بۆ سەعاتێ نزیکی 200 کەس پڕی کردبەوە ینی خەڵکێکی زۆر ئەوێ چونکە ئەزانێ لە 2023 چی کرا و ئەم جارە ینی من ئەتوانە بڵێم زۆر پرۆفشناڵتر باشتر کاریگەرتر بەڕێوە بۆ 3 ساڵ جارێگەکرێت 2023 تا 2026 خۆی یاساکی بۆ شێوازە مەرجێ ئێمە وەرمانگرتوۆ بەڵام ئیتر بارودۆخەکە بەم شێوەیە بۆ بەڵام ئینشاءڵڵا ئیتر هەموو ساڵێکە کرێت زۆر باشە پلانی ئەم جارەتان تەکنەلۆژیا زۆر هاوکارتان بووە چۆن توانیتانە سوودی لێوەرگرن زۆر باشە پرسیارەکەی تۆم بیر نەچێتەوە یەک شتی تر فیدباکیشمان لە تیدێکس ئاشتیەوە وەرگر کە ئێمە یەکەم ساڵمان بوو خۆتەزانی هەموو پرۆژێکە یەکەم جار وەرێگریتۆ یەکەم تەجروبەتە ڕەنگە بە کۆمەڵێک هەڵایەت تێپەڕی بەڵام لە کالیفۆرنیاوە فیدباکەکەمان فرانسێکی نێودەوڵەتی بەڵێ بە دڵنیاییەوە چکە زۆر بە وردی چاودێریەکەن ئەگەر باش بێت جارێکتر ئیجازەکە تایاتەوە لە 10.8.5 مان وەرگرتە بوو باشە ئەو ڕێژێکی زۆر باش ئەو پوینت و نیوەی کە لێتان شکا بوو هەوڵتان ناوە بۆم دومی کۆنفرانسە ئەو بابەتانە زۆر بە وردی ئیشمانتیان کردووە یعنی خۆزگە لە نزیک کۆپتان بینایە کە چەند بە وردی چەند بە دڵسۆزانە چه هێزێک لە تیدێکسا بەکارێت لە شتاسا بەڵامی پرسیارەکەی من تیمێکمان لەگەڵە تیمێکی زۆر پرۆفشناڵ بەڕاستی من خۆم سەرسامم پێیان من زۆر لە بواری تەکنۆلۆژیا ڕەنگە زۆر ئەوە نەبەمیانی بواری ئایتی ئەوانە بەڵام ئەوەندە بە وردی ئیشیان لەسەر کردو ئەوەندە بە پرۆفشناڵی یعنی زۆربەی ئیڤنتە نێودەوڵەتی عالەمیەکان ئەو شتانی کە تیانە بەکارێت ئەمان بەکارێن هێناوتەوە یعنی لە ورترین داتاوە بگرێت تا ئیتر ئەگاتە گەورەترین شت زۆر بە وردی ئیشی تاکراوە حەزەکەم لە ڕۆژی ئیڤنتەکەیە هەردووکتان بەشدار بن لەگەڵمان گەورەمان کرد لە نزیکۆ بیبێن نبین وابزانام هاوکارمان هەری لێوێ بێ و ئێمەش وەکو میدیایی دەستگای میدیای کورسات هەمیشە لەگەڵم پرۆژە جوانانین بۆ سپۆنسەری میدیایی سپاسەکەم ویستم ئەو بڵم بەڕاستی دەستگای میدیای کورسات لە ساڵی 2023 لەگەڵمانە بوو بۆ ئەم جارش ئێمە کورسات ماڵ هەڵبژاردەوە لە بەرەوەی کورسات ئەم هەر قسەی من نییە بەڕاستی قسەی هەموو کوردێکی خاوەن وجدانەکە کورسات توانیوێتی کولتورێکی زۆر جوانی کوردانە پێشکەشکە پیشانی بینەری بە توانیوێتی هاوسڕەنگی ڕابگرێ گوازدەرەوەیەکی ڕاستەقینەی دەنگی کورد بێ و وێنێکی زۆر جوانی کوردی پیشانی جیهانیاوە بۆیە کەسانی وەکوی لەگەڵ کورساتە ئیشەکان جێشان نازین بەڕاستی زۆر سپاس بۆ وتە جوانەکانە سپاسمان دوو نەبین دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ خۆت و بۆ تەواوی هاوکارەکانیش بە هیوای ئەوەی کە بتوانن بە باشی ئەم کارەتان ڕاپەڕێن و خەڵکێکی باشی سوودمەند بێت بە پشتیوانی خۆ بە پشتیوانی ئەوە زۆر